بەڕاستی مەسلەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و هەرێمێکی ئاواکە وەکو دەڕی 30 ساڵە حکمڕانی تیا دەکرێەوە ئەو خەڵکەتیای تەسحیەی داوە بەدەست سیراعی ئەو دوو حیزبە سیراعێکی قولی 56 ساڵیان نەبڕاندەوە لە هەرێمێکا کە ئەم هەموو مەعاناتەی هەیە و چواردەوریش دراوە بەم هەموو خەڵکی ناحەزوو بە ئەنواعی شێوە ئەمان نەیانتوانی تا ئێستا هەڵبژاردنێک لە کاتی خۆی بکەن هەڵبژاردنێک بکەن کە سیقەی خۆیانی پێبێت جگە لە خۆیان یعنی لەوەی کە کۆمیسیۆنەکە بێ بڵێنە کۆمیسیۆنێکی بێلایەنە کە ناوی کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانە بەڵام هەمووی حیزبیە یعنی بە عەدەد دابەش کراوە ئەوەندە بۆ حیزبە ئەوەندە بۆ حیزبە وەم بەڕاستی ئەوەی کە لە هەموو وڵاتانە سەنجی مەحەکە بۆ هەڵبژاردن لە دوای شۆڕش دەبێت کۆمیسیۆنێک بێت کە تەحەکوم بەسەر ئەوە بکە بۆ ئەوەی کە بتوانێت متمانی خەڵک بێت چکۆ پەیوەندی بە حیزبەوە نییە حیزبیش 4 ساڵ جارێک دێتە بەردەمی ئەو کۆمیسیۆنە و هەڵبژاردن و خەڵک دەنجی پێدا بەڵام وان لێەوە ئەویان کرد کە خەڵک متمانەی ساڵ بە ساڵ متمانەی خەڵکیان کەم کردەوە تا گەیاندە ئەوەی ئەمجا لە ڕووی کۆمیسیۆن بۆ هەڵبژاردن کە وەکو دەڵێ وەکو سەنجی مەحەکە بە هەمان شێوە دادگاکانیش یعنی ئێمە ئەو دوو شوێنە جێ ئەوەیە خەڵک دەنجی تیابدا جێ ئەوەیە بچێ شکوای خۆی لە دادگا بکە و هەر کێشەیەکی لە بینی حیزبەکان بێ دەکرێت لە دادگای خۆمان یەکلا بکرێتەوە ئێستا ئێمە ئەو دوو پرسە گرینگە دراوەتە دەرێ حتا گەیوەتە سەردانی وڵاتانیش بۆ ئەوی کە کاکە و کێشەیە وەکو کاک مەسعود باسی کرد کە هیچ پەیوەندیشی بەوانەوە نییە یعنی ئێمە کۆمیسیۆنە و هەڵبژاردنە و لە هەرێما دەکرێت لە دوای شۆڕژێر و شەرعێتی شۆڕژێر و شەڕی ناوخۆ و بگرە و بەردەی کە لە هەرێما بوو ئەوە نەتیجەکەی ئاوا بوو ئێمە لە سەردەمی دوای ڕاپەڕینەوە بە پێی بڕیاری نەتەوە یەکگرتوەکان ئێرە وەکو دەڵێی پەنادرا و شوێنێک بوو کە بۆکو ئارامگایەک بۆ ئەو میلەتەی کە چەند ساڵە خەباتی کردو و تەسحی داوە ئەو هیچ کەسێ نەیتوانی دەستکاری بکە ئەوان شەڕی ناوخۆیان تیا دەکرد و هەڵبژاردنیان تیا نەکرد و هەر خەڵک خواخوای بوو ئەمان دانیشن و یەکتر نەکوژن و کورد نەکوژن و خەڵک بە کوژ نەدەن ئەوە نەتیجەکانەوە هەنا تاوەکی گەیشتە دوای ڕوخانی ڕژێمی سەدام و ساڵی 2005 کە دەستور نووسرایەوە ئەم هەرێمە ئێستا لە بن تەحەکومی ئەو دەستورێ ئەمە خاڵێک کە دەمەوێت بەڕاستی زۆر ئاماژەی پێ بکەم لەسەرەوەی کە لە ئەگەری نەکردنی هەڵبژاردنە کە ئێستا ئەگەرەکە زۆر زۆر خەست بۆتەوە لەوەی کە گەیوەتە دەرەجەیە کە ناکرێ و ئەو وڵاتانە شاتۆت نەسەر و دادگا و UN و سەفارەتی ئەمریکی و هەموو هاتۆتنە سەرەوەی کە وەکو دەڵێ لێ حەیرانن چۆن چارەسەری ئەم قەزەی هەرێمی کوردستان بکەن هەر یەکەی بە جۆرێک داوا دەکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر لە وەزعانە ناڕازی بوو لە سەرەتاوە لە هەموو هەڵبژاردنێکا کە بخوان دەزانن کە چ کراوە لە هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دەزانێت چۆن ئەم حکوومەتە پێکاتوە هەڵبژاردن چۆن کراوە نەدەکرا لە پێش هەر پێکهێنانی حکوومەتێکە ئەتوو شەرت و مەرزدانێکە کاکە لە دوای پێکهێنانی ئەم حکوومەتە ئێمە کۆمەڵە گرفتمانەیە دەبێت چارەسەر بکرێ یەک لەوانە لە مەسەلەی هەڵبژاردن و سجلی هەڵبژاردن و ئەمانە کە چارەسەر بکرێت بە تاکید ئەو کاتە چارەسەر بەڵام کاتی دەگاتە ڕۆخەکەی بین ئەوەی کە هەڵبژاردن خەلاص دەبێ و کۆتایی دێ و دەسەڵات کۆتایی دێ لەوێ باز لەسەر ئەوە دەکرێت بەرحاڵ ئەم جارە لە بەهۆی ئەوەی کە دادگای عێراقی کە توانی دادگای باڵا ئەم قەزیە یەکلا کاتەوە لە هەمان کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان کە وەکو دەڵێ براوی ئەم قەزیە بوو نەیتوانی ئەویش ئیستیسماری ئەم سەرکەوتنە بکە بێ گفتوگۆ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەسڵەن وەکو دەڵێ بە جۆرێک ڕاگەاندن تەسعید کراو کە من حسم هەیە و حەقم هەیە و لەمە دووا دابەشی دەکەی کە دەیزانی پێکهاتەی هەرێمی کوردستان بەو شێوەیە لەوەیە سەر نەگرێ یعنی بۆیە پێویست بوو ئەوە ئیستیسمار کرێت کە ئەوە نەکرا دیسان بە هەمان شێوە پارتی دیموکراتی کوردستانیش هەموو جوهدی خۆی سەرف کرد ئەوە بوو کە نەتیجەکانی ئێمە گەیشتە بەغدا و گەیشتە تاران و گەیشتە ئەنقەرە و گەیشتە ئەمریکا بۆیە ئێمە ئەو لایەنانەی کە هەردووچیان لە دەسەڵاتن هیچیان ئامادەی چاکسازی نین و هیچیان بەو ڕوحیەتە ئیش ناکەن کە ئەمە هەرێمی کوردستان بێتە سەرپێی خۆی و هەڵبژاردن بکا و دادگای هەبێ و حەزیەکانی خۆی یەکلا کاتەوە ئێستا هاتوتە سەر ئەوەی کە عێراق دوای ئەو وەفدانە کە گوتی ئەمە شەئنی خۆتانە دەکرێت ئەگە دوای خەن بۆ خۆتان لایەنەکان پێک بێن دەکرێت تەعجیلی کەن بۆ کاتێکی دیاری کراوە بەڵام ئایا لایەنەکان لە هەرێمی کوردستان ئەوە دەکرێت بە تەکیدەوە ناکرێت یعنی ئەمانش وەکو دەڵێت تۆپەکان خستۆتە ساحەیەکەوە کە کەس نییە بتوانێت چارەسەری ئەوە بکە
بۆیە ئێمە بەو دەستورەی کە لە فەسلی 5 لە مادەی 116 و 17 ئەم هەرێمی کوردستانە زامن کراوە بەو شەرتەی کە هەڵبژاردننی لیا بکرێ و ئەنجومەنی وەزیرانی هەبێ وەزیری هەبێ و بتوانێت ئیدارەی خۆی بکە. ئەدی ئەگەر بە پێچەوانەوە ئەوانەی نەکرد نەیتوانی ئەوانە بکە کەواتە ئێمە ئەوەی شکەمان لە ڕابردووە هەیە کە مادەی 140 ئەوە تقریبا 23 ساڵە خۆی ماوەتەوە. ئەوەی کە هەی بوو ئەمەلێک کە جێبەجێ بکرێ پێش ڕیفراندۆم بوو لە دوای ڕیفراندۆم ئەوەش نەمایانی حتا خەرچی ناوچەکەش ئێستا داوا ناکە بڵێ مادەی 140 کاکە وەرن جێبەجێکەن و ئێمە وەزعمان وایە لەبەرەوە دەسەڵاتی پارتی وێچێتی لەو ناوچەیە نەیتوانی عەدالەتێک بەرپا بکات لە بینی نەتەوەکانە و بەتایبەتی لە بینی هەر خەڵکی کوردستانیشە هەر ئەو خەڵکەی خۆمان لەوێ کە کوردە لەوێ ئێستا هیچی ئاواتەخوازنیە نبینی ڕۆژێک لە ڕۆژەمڕێ کاکەم دەسەڵاتە با بگەڕێتەوە حکمی ئێمە بکە کەواتە بەو عێراق وەزعی ناخۆشەی کە هەی بووە ئێستا شەیتی هێشتان لەگەڵ وانە مستەجیمترن لەوەی لە داوای دەسەڵاتی پارتی وێچێتی بکەن. ئەمە دەستورە نووسراوەتەوە مادەی 140 و چۆنی جێبەجێ دەکەن. هەرێمی کوردستانیش لەو ئەگەرەدا ئایا بەرەو ئەو ئاڕاستەیە ناڕوە بەرەوە ناڕوە کە ئەگەر لە هەڵبژاردن نەکرێ هیچێتی و پارتی پێگنێن بە تاکیدیش بەوەی کە ئێستا هەر ئەو بڕیاری ئەمڕۆ لە دادگادا سوێکسەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەیانی یعنی بۆ ڕازینێ بە تاکید و ئەویش هەوڵی خۆی دەدا کەواتە مووی دەگەڕێتەوە بەڵام ئەوەی کە لێرە فەرامۆژ دەکرێت مەسەلەی هەڵبژاردن و دامەزراوەکانی هەرێمی کوردستان ئێخۆ عێراق و وڵاتان و ئەمریکا و هاوپەیمانان بەو شێوە تەعامل لەگە هەرێمی کوردستان دەکەن هەتا ساڵێک کە 6 مانجیکە کە هیچ ئەمەلێکیش نییە ینی ئەمەلێک نییە چکە ئەوە هەڵبژاردن ئێستا دواکەوێ بەوەی کە بڕیاری لەسەر بدرێ دەبێیان بۆ کاتێکی نادیار بێ یان بە ئیتیفاقی لایەنە سیاسیەکان بێ بڵێ پاشی 3 مانجیکە دەیکەین یان 2 مانجیکە دەیکەین کە ئەوان وەکو مەحاڵی لێ هاتووە لە بینی پارتی وێچێتی کە لەبەر ئەوەش کەوا دەکەن لەبەرەوە لە ڕابردووە ئەمان نەیانتوانیوە ئەم دوو زۆنە یەک بێ و حکومەتێک بێ و تەحەکومی پێ بکا و کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەبێ و دادگایکی بێ ئەم خەزیانەیەک لاکاتەوە بە تەئەکید لە هەموو شوێنەکە حیزب سیراعی وتە لە تورکیا ئەوەی لە دەسەڵات بووم جارە دەنجی نهێنا بەڵام کۆمیسیۆن و دادگایەک لای کردەوە کە ئەویش اعترافی کراوەتە سەر شاشەکە وتی ئێمە داوای لێبوردنەکەین و نەماتوانیوە دەنگ بێنین زۆر تەبیعیە بەڵام چی ئەوەی یەکلا کردەوە ئایا کۆمیسیۆن بەدەست ئاکپارتیەوە بوو یان بەدەست جەهەپەوە یان بەدەست مەهەپۆی نەخێر کۆمیسیۆنێکی ئەم حکومەتەوە تەحەکومەکە و لەو کاتە ڕۆڵی خۆی دەبینێ و هەر کێشەیە شەبێ دەیگەڕێنەوە بۆ دادگا و کاتە بڕیاری خۆی دەدا ئێمە ئەگەر خاوەنی کۆمیسیۆنێکی سەربەخۆ نەبین کە ئێستا کۆتا قسەی کاک مەسوود ئەگەر ئێستا یەکێتی و پارتی نەگەڕێنەوە بۆ ئەم حەقیقەتانە بە تاکید هەرێمی کوردستان بەرەو ئەو مادەی 140 دەڕوا کە چۆن ئێستا وەکو مادەیەکی دەستوری ماوەتەوە کە هیچ ئەمەلێکی نیە جێبەجێ بێ و نیوەی هەرێمی کوردستانیشە نیوەی خاچی کوردستانیشە و زۆری نەشی دیارە خەڵکی کوردن بەڵام لەبەرەوە مادەکە کە کەس نیە جێبەجێ بکەوە کەسیش داوا ناکە هەرێمی کوردستانیش ئێمە لەو قەیرانانەی کە تیای بوون کە ئێستا خەڵک داوای موچەی خۆی دەکا سیرکە بۆ وەزعی خۆیان یعنی لەو ماوەیە چه حرەکاتێک دەکەن بەڵام خەڵکی هەرێمی کوردستان پێنج مانگ و موچەی وەرنەگرتم و ئامادە نەبوون هەتا کەرکووکیش بچن بەڵام بۆ ئەوەی کە وەزعی خۆیان لە خەتەردایە وەزعی خۆیان لە بارێکی ناهەمواردایە لەوەی کە هەڵبژاردن دەکرێەوە هەموو هاتوۆتنە سەرخەت ئێستا ئامادەن بچن هەموو وڵاتەکان ئەو سەردانەی ئێران ئەو سەردانەی بەغدا یەکەی ئۆرگانەکان و حیزبەکان و دەسەڵاتەکان لە بەغدا و لە تاران هەموو معنای ئەوەیە تو زەختێکی زۆرت لەسەرە بۆی ئامادەی ئەم سەردانان بکەی بەڵام ئامادە نەبی لێرە چ پارتی چیەکێتی ئەو گفتوگویانە بکەنەوە بە حەقیقەتیش بگەنە نەتیجەیەک چکە نەتیجەی ئێرە بەو دوانەیەک لا دەبێتەوە یەکەم بە مەسلەی هەڵبژاردن بە کۆمیسیۆنەوە کێشەکانش بە دادگا وای لاتواتە زۆری دادوەرەکان زار هەیە لەبەرەوە کە بێلایەنن حیزبینین واز لە دادگا دێن دەستنەوە یعنی ئەمان محاولە دەکەن لە هەموو دادگایەکانە ئەو دادوەرانە بێنە پێشەوە کە حیزبین و یانی ئیش بۆ حیزب بکەن وڵاتەوە بەڕێوە ناچێت وڵات بە حیزبێک بەڕێوە ناچێت ئەگەر نەتوانێت ئەم ئۆرگانانەی بخاتە سەرخەت وەرە کەسە و ئیشی خۆی بکە و کودڵی بە دادگاتەوە بە کۆمیسیۆنتەوە بە مەسەلی بودجە و موچێتەوە کە ئێستا کێشە دیسانەکە بۆ موچەی هەرێمی کوردستان دروست بۆتەوە کە داوای بودجە دەکەن یعنی ئەتوو 3 مانگە موچەت بۆ دەنێرێت و ئامادە نەبی داهاتی ئێری تەسلیم کە ئامادە نەبی ڕقەمێکی بدەیت
ولی چوی دنیا هەیە یعنی ئێمە فیدرالیەکین بە پێی ئەو دەستورە و بە فعلی ئەوانە هەموو لە دەستور نووسراوە مەسەلەی نەوت نووسراوە ئەمەنار لە هینی ئەوانە گەڕام ینی مەسەلەی نەوت هەتا لە هەرێمی کوردستانیشە بەشێکی بۆ داهاتی ئەم نەوتە بۆ ئەو خەڵکەیە بۆ زیان لێکەوتوەکانە بۆ چیمیایە بۆ ئەنفالکراوەکانە بۆ ئاودانکردنەوەی دەیەکانە حکوومەتی عێراقی لە دەستورە ئاماژەی پێکردو دەی تا ئێستا دەیەک لەسەر حسابی نەوتێک ئاودان نەکراوەت یەک دێک لەو دیانەی 4000 دێ ڕماوە یەک دێ ئاودان نەکرێتەوە بڵێ ئەمە لە مەسەلەی پترۆ دۆلارە بۆیە ئێمە ئێستا لە بەردەمی ئەوەداین بەڕاستی یان ئەوەتە دەبێ هەردوو لە ئێستاشی نەچۆ بچێ لێرە و دانیشن بۆ خۆیان بتوانن پێک بێن و بە کۆمیسیۆنێکی بێلایەن نەگەو کۆمیسیۆنێک کە هەرێمی کوردستان هەیە لەسەر ئەو نەتیجانە ڕێککەون بەوەی عێراق بکرێ بەڵام لە دوای ئەوە دەبێت پێشەوەی بۆ بکرێ بەوانە و ڕێککەوتنانە بکرێ و ئەوانە بێتەوە سەر خەتی خۆی بۆ ئەوی کە بتوانن حکومڕانی بکەن ینی حکومڕانیەکە ئێستا گەیوەتە سەر ئەوەی کە یان بە تەواوەتی هەرێم نامینێ بە پێی ئەو دەستورەی کە هەیە کە شەریعەتی نامینێ و کاتە بەغدا تەحکومی بەسەرەکە یان ئەم شەرعیەتانە لە ئێستا دەتوانن بگەڕێتەوە پێک بێن و ئیتیفاقی لەسەرکەن بۆ ئەوی لایەنەکان و خەرچی هەرێمی کوردستانیش ئەو سیقەی بۆ سیخەکان بە حیزبەکان ناگەڕێتەوە بەڕاستی بە کۆمیسیۆنێک بێ کە بڕیاری لەسەر بدرێ خەرچێکی بێلایەن و ئەکادیمی و باش بێ و بە فیعلیش ئەمانە ببێتە دامەزراوەیە کە سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکاوە ئەو دادگایش بەڕاستی دادگای چوا بێ کە متمانە بۆ خەڵکو و بۆ لایەنەکان بگەڕێتەوە تو بۆ ئامادەی بچی لە بەغدا شکاتکەی بۆ ئامادە نەبی لە هەرێمی کوردستان شکات بکەی خۆ هەمان دەستور و هەمان یاسایە و هەمان دادگایە و خۆیمەش بەڕاستی لەو کەسانەمان کەم نییە بەڵام ئەوانە وەهان بێ ئەرزش کرد کە خەڵک متمانەی بێرە نەبێ خەڵک متمانەی بە کۆمیسیۆن و بە هەڵبژاردن نەبێ کە بۆ خۆشیان دەزانن چیان کردووە ئەمجا ئێستا ئەوانەی کە وای کرد ئەو وەزعانەوەی لێبێ بەڕاستی کۆمەڵێ ئەوە بوو کە کۆمیسیۆن بەو لیستانە هاتی هەنی لیستی لە ساڵی 92 هەرتیای بێ مردووی هەرتیا بێ ئاوارەی هەرتیا بێ خەرچی ئەولای بێت و نەتوانی پاچکێ و سیخە بۆ ئەم خەڵکە بدۆی چۆن دەتوانی حکومڕانی بۆی ئەم حکومڕانیە تا ئێستام پێم وایە ئەوی پارتی وێچێتی بووە تا ئێستا کە کراوە ئێستا لە بەردەمی ئەو دەواازەیەدایە یان ئەوەتە دەبێت چاچکەن بۆ خۆیان بە فیعلیدان بەو هەڵانی خۆیانە بێن و بەسیەتی یان ئەوەتە دەبێت بەغدا و دادگای بەغدا و حکوومەتی عێراقی تەحکم بەم هەرێمی کوردستانەکە کە ئەگەری ئەوە زۆر زیاترە چکە ئێمە قوتی ئێمە دەسێتەوە بەردەستی بەغدا و بەغدا ئێستا موچەدا لەگەڵ ئەو هەموو سەروەت و سامانەی لە هەرێمی کوردستان ئێستاش دەتوانن موچە بدەن ئێستاش دەتوانن هەرێمی کوردستان چاپ بکەن دەستێکی پاک و ئەمین هەبێ بە تەئەکید موچەی هەموو هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانی پێدەدرێ بەڵام بەو شێوەیە کە هەیە پارەی هەموو عێراقیش بێنی کە ئێستا پارەی عێراقیش دێ دەڵێن وەڵانیمانە ینی پارەی عێراق موچەکە ئەمە 3 مانگە دەدرێ ئەمان هەر دەڵێن نییە لێرە باشە تو نەتوانی ئەوەی کە پاشەکەوتەکەی ئێرێ تو نەتوانی نەموچەی پێ بدەی یعنی پارەی 5 مانگ ئەگەر هەر بەو حسابەی خۆشیان بواە دەبووە پارەی 3 مانگ موچەی هەر پێ بدرایە ئێستا ئەوەش نادەن و ناینێرنەوە بۆ بەغداش طبعا ئەوە نانەوێ یعنی بە ئەکیدی نانەوێ پارە بنێرنەوە بۆ بەغدا سەردەمی عادل عەبدولمەهدی داوای 100,000 بەرمیلی دەکرد نەیان دەدا 100,000 بەرمیل کە هەموو موچەی بداوە جگە لەوە ساڵەکانی کەش لێگەڕێ و 170 لێگەڕێ و ئەوانەی کە ئێستا دێتە پێشێ ئەو داوانەی کە دەکرێت UN دەیکا و ئەو داوانەی هاوپەیمانان و ئەمریکا دەیکا و هەموو وڵاتانە و عێراق دەیکا لەسەرەوەی کە ئێرە پێک بێ بەڵام لە هەموو ئەگەرەکانە یعنی ئەو مەخافەت و ئەو مەترسی هەیە کە ئەمانە پێک نێن و بگەڕێنەوە بۆ سەر ئەوەی کە ئەوەش ببێتە مادەیشی دەستوری و ئیشی پێ نەکات دەستان خۆش بێ سوپاستانەکەم